بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين. براو خوشکانی بەڕێزم، سڵاو و ڕەحمەتی پەروەردگار بڕژێت بەسەرتانە و داوا لە رب العالمین ئەکەم ئەم جەمعەمان بکاتە جەمعێکی خێر و لێمانی قبوڵ بکات و بیکاتەوە کاری بەرزبوونەوەمان لە ڕۆژی قیامەت و هۆکاری ڕەزابوونی پەروەردگارمان بێ سوبحانەهو وتەعالە و پەروەردگارمان ئەم قسانەمان هەمووی لێ وەربگرێ و ئیخلاصمان بداتێ و بیکاتە بۆ کاری چوونە ژێر ئاڵای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژی حەشردا. خۆشەویستەکانم، باسەکەی ئێمە لە ئەخولێتەوە لە خزمەت ئەحادیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بەرنامە و مەنهەجی ڕەسوول و پێشەوامان صلی الله عەلەیه وسەلەم، ئەویش بەناونیشانی شوێنکەوتن و دەستگرتن بە سونەتی ڕەسوول الله صلی الله عەلەیه وسەلەم لە ڕۆژگاری پڕفیتنەدا. بێشەک و گومان هەر لە دوای وەفاتی پێغەمبەری خواوە عەلەیهی السەڵات وەسەلام و بەتایبەتیش لە دوای وەفاتی سەحابەوە لە چوار خەلیفەی کیڕام خلافی گەورە کەوتە نێوان ئیماندارانەوە و بەتایبەتیش لە دوای سێ قەڕنی پیرۆز و مبارەکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام خۆی وەصفی کردو بەوەی کە خەیڕ الناس و خەیڕ القەڕن. لە حەدیثێکدا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ خەیڕ الناس قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. ئەوەی کە لە فیتنەی گەورە و بەتایبەتی فیتنەی عەقەدی و لە فیتنەی مەنهەج پارێزراو بوو بێت، ئەو سێ قەڕنە گەورە بوون. لە دوای ئەوەوە فیتنەکان وەک شەپۆلی گەورە، وەک ڕووبار و زەریا ڕوویان لە موسڵمانان کرد بەداخ و پەژارەی گەورەوە. و پێغەمبەری خواش عەلەیهی السەڵات وەسەلام لە دڵسۆزی بۆ ئوممەتەکەی لێ نەگەڕاوە کە ئێمە هەروە شوێن مەوجەکان بکەوین و نەزانین چی حەقە و ڕێباز و ڕێگەی ڕاست لە دوای هاتنی فیتنەکان و لە دوای وەفاتی سەردار و پێشەوامان عەلەیهی السەڵات وەسەلام چی ڕاستە و شوێنی چی بکەوین. بۆی ڕوون کردوینەتەوە زۆر بە جوانی و ئاگاداری کردوینەتەوە لەوەی کە ئێمە وەک موسڵمان خۆمان بپارێزین و ئاگاداری خۆمان بین و چەند ساڵ و چەند قەڕن بە دوای پێغەمبەری خوادا عەلەیهی السەڵات وەسەلام گەربشیین بە کۆمەڵێک ڕێکار و کۆمەڵێک ئاحادیثی ئەو سەردار و پێشەوا دڵسۆز و نازدارەمان عەلەیهی السەڵات وەسەلام خۆمان لە ڕێچکەکان و فیتنە گەورەکان پارێزراوکەین، طبعاً بە ویست و ئەمری پەروەردگار سوبحانەهو وتەعالە. دوو حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هەیە لەو بارەوە کە هەردووکیان بە دوو ڕیوایەت هاتووە. یەکێکیان ڕوونکەرەوە و گەورەی قورئان و حەدیثی پێغەمبەری خوای عەلەیهی السەڵات وەسەلام و یەکێکیشیان هۆکار و بەڵکو ڕوونکەرەوەی دەستگرتنە بەم دوانەوە و ئەوە بێتە هۆکاری نەجاتی ئینسان. لە حەدیثێکدا کە ئیمامی موسلیم ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لە صەحیحەکەیدا هێناوێتی لە جابری کوڕی عەبدوڵڵاوە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لە خۆی و لە باوکی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام وەقد تەرەکت فیکم ما لن تضلوا بعده إن اعتصمتم به. دووشتم بۆ جێهێڵاون لە دوای خۆمەوە کە هەرگیز گومڕا نابن و هەرگیز بە هیلاکدا ناچن. لە حەدیثێک لە هەمان ڕیوایەتدا ئەفەرمێ بەس دوانم بۆ جێهێڵا، ئەویش کتاب اللهی وەسونەت. لە حەدیثەکەی حاکیمدا کە لە مستەدڕەکەکەیدا هێناوێتی لە ئەبوو هوڕەیرەوە ئەفەرمێ دووشتم بۆ هێناون یاخود دووشتم بۆ جێهێڵاون لە دوای خۆمەوە هەرگیز گومڕا نابن ئەگەر بێت و دەستی پێوە بگرن، هەرگیز گومڕا نابن ئەگەر بێت و دەستی پێوە بگرن. ئەویش کتابی پەروەردگار و سنەتی پێغەمبەری خوای عەلەیهی السەڵات وەسەلام. ئەفەرمێ لن تضلوا بعدهما، هەرگیز لە دوایانەوە گومڕا نابن کتاب اللهی وەسونەتی. لە حەدیثەکەی ئیمامی ئەبوو هوڕەیرەدا تەنها ئەفەرمێ گومڕا نابن ئەم دووشتە کە من بۆم هێناوە. لە حەدیثەکەی عەبدوڵڵای کوڕی جابری کوڕی عەبدوڵڵادا ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت کە لە صەحیحی مسلیمدا هاتووە ئیمامی موسلیم هێناوێتی ئەفەرمێ ئینی اعتصمتم به، واتە یەکەمیان ڕوون یەکاتەوە کە ئەم دووشتە
هۆکاری گومڕانەبوونە، دووەمیان ڕوونی ئەکاتەوە بەوەی کە ئاگادار بە تەنها ئەم دووشتە وا ناکات لەوەی کە تۆ نەجاتت ببێت، بەڵکو ئەوەی کە هۆکارە بۆ نەجاتبوونی تۆ دەستگرتنتە بەم دووشتەوە کە کتابی پەروەردگار و سنەتی منە صلی الله عليه وسلم. کەوابێ خۆشەویستەکانم لە ڕۆژگاری پڕفیتنەدا کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە چەندین حەدیثدا بۆی هێناوین و باسی کردووە کە ئیمامی ابن مسعود رضا و رحمەتی خوای گەورەی لێبێت صحابەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و لە غەیری ئەویش لە هاوڵانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەفەرمون پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خەتی بۆ کێشاین و فەرمووی ئەمە خەتی ڕاستی پەروەردگارە و لە تەنیشتیشی کۆمەڵێک ڕێچکەی بۆ کێشاین و کۆمەڵێک وەکوڵێ بەدار کۆمەڵێک ڕێگەی لێکردەوە و فەرمووی ئەمە خەتی ڕاستی پەروەردگارە و ئەمانەش ڕێچکەی کۆمەڵێک ڕێچکەن کە هەر کەسێک بڕوات ئیلا بە گومڕایدا ڕوە، بەڵکو ئەفەرمێن لەسەر ئەم خەتانە هەر یەکەیان ئەفەرمێ شەیطانێک وەستاو و خەڵکی بۆ بانگەکات کە بەڕاستی ئەمڕۆ زۆر بە جوانی ئەمە هەست پێەکەین لە ڕۆژگاری فیتنەی ئەمڕۆی ئێمەدا زۆر بە جوانی ئەمە هەست پێەکەین خۆشەویستەکانم لەوەی کە مرۆڤ ئەیبینێت ئەو گومڕاییانە و ئەو ڕێچکانە هەر هەموویان بانگی خەڵکی ئەکەن بۆ ئەوەی کە لە ڕێگە ڕاستەکە لای بدەن کە کتابی پەروەردگار و سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زۆر بە جوانی بۆی ڕوونکردینەوە کە لە کاتی وەفاتی خۆم و لە دوای وەفاتی خۆمەوە ئەگەر فیتنەکان زۆر بوون مەترسن و بەلاڕێدا مەڕۆن و خۆتان تووشی قەلەقی مەکەن ئەوەی کە من بۆم جێهێڵاون کە قورئانی پەروەردگار و سنەتەکەی منە و ئەفعال و کردار و ئەمرەکانی منە دەستی پێوە بگرن ئەبێتە هۆکاری نەجاتیتان. هەر بۆیە تۆی مسلمان ضرور و گرنگە بەو ڕێگەیەدا بڕۆیت کە پێغەمبەرەکەت عليه الصلاة والسلام ئەوی پێ کردووە کە ئیعتیسامیش سەلەف و پێشەوایانی ئەم ئومەتە زۆر بە جوانی ڕوونیان کردوتەوە کە دەستگرتنێکی توند بە حەدیثی پێغەمبەری خواوە عليه الصلاة والسلام. ابن تيمية رضا ورحمة خوای گەورەی لێ بێ دەفەرمێ فعلى كل مؤمن أن لا يتكلم في شيء من الدين إلا تبعا لما جاء به الرسول صلى الله عليه وسلم ولا يتقدم بين يديه بل ينظر ما قال فيكون قوله تبعا لقوله وعمله تبعا لأمره فهكذا كان الصحابة ومن سلك سبيلهم من التابعين. أفرميت رحمتي خوای گەورەی لێ ئەفەرمێ لەسەر هەموو ئیماندارێکە کە قسە نەکات لە هیچ شتێکدا لە دیندا لە هیچ شتێکی دیندا ئیلا بەوە نەبێت کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆی هاتووە و قسەی پێشی قسەی پێغەمبەری خوا نەخات عليه الصلاة والسلام و کردداری پێش ئەمرەکانی پێغەمبەری خوا نەخات عليه الصلاة والسلام بەڵکو شوێن هەموو ئەوانە بکەوێ کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە هێناوێتی و ئەفەرمێ ئەمە ئەفعالی الصحابە بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای بەیان لێبێت و تابعین و هەموو ئەوانەشی کە لەسەر ئەو ڕێگە ڕاست و ڕێگە ڕۆن. خۆشەویستەکان ئیمامی جابر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ فەرمێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە ئەفعالی خۆی واب زۆرینەی کات کە بەهاتایەتە سەر مینبەرەوە ئەفەرمێ کە بەهاتایەتە سەر مینبەرەوە ئیحمەڕەت عەینا چاوەکانی سوور ئەبوویەوە و عەلا صەوتە و دەنگیشی بەرز ئەکردەوە و لە دەستپێکیدا ئەی فەرموو بوعثت أنا والساعة کە هاتەی من و ڕۆژی دوایی ئاوا وەکو یەک هاتوین و لە یەکەوە نزیکین و لە دەستپێکیدا هەمیشەی فەرموو فإن خير الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. أي فرمو باشترين قصة وباشترين فرمايشتي پروردگارە و باشترین سنت و ڕێباز ئینسان شوێنی پێ و ڕێبازی پێغەمبەری خوایە محەممەد عليه الصلاة والسلام و خراپترین شتێک کە دابهێنرێت بەڕاستی ئەو زیادانن کە ئەهێنرێنە ناو دینەوە و خەڵکێک لە خۆیەوە قسەکە
وان کەسێک شوێنی ئەوانە بکەوێت کە لە غەیری ڕێباسی پێغەمبەری خوا بێ عەلەیهی السەڵات وەسەلام ئەوە گومڕا بووە و هەموو گومڕایەکیش لە ئاگدایە. ئایا ئەکرێت کەسێک لە سەرووی قسەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بێت و بە ئارەزووی خۆی و بە ویستی خۆی لە ناو دیندا قسە بکات؟ ئایا ئەکرێت لە دوای هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و لە دوای ڕوونکردنەوەی قورئان بە جوانی و لەوەی کە هیچ شتێک نەمێنێ ئیلا لە ناو دیندا باسی بکات، ئەکرێ خەڵکانێک بێن دیسان لە سەرووی ئەوە بە هیلاکدا بڕۆن؟ بەڵێ ئەکرێت. بەڵێ ئەکرێ خەڵکانێک کە دوعاتی فیتنە بن و بێن و خەڵکێکی تر جگە لە خۆشیان لەگەڵ خۆیاندا بەرن. لە کاتێکدا ئەم دینە کامڵ و تەواوە و پێویستی بەوە نییە کە تۆ یەک بێیت و عەقڵکاری تێدا بکەیت. پێویستی بەوە نییە کە تۆ خۆت وە مشەوەش بکەیت و لە ڕێدا بڕۆیت، یعنی خۆت لە ڕێ بکەیت و بە ڕێچکەکاندا بڕۆیت. لە کاتێکدا ئەم دینە تەواوە. ئەبی سەعیدی خودری ڕەزا ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هات و نەڕۆشتەوە بۆ لای پەروەردگار حتا هەموو ئەمرێکی دینی پێوتین و تەنانەت بازی لێ نەهێناین تا ئەو کاتەی کە باڵندەیەک بە ئاسمانە بڕۆشتایە پێوتین کە ئەوە چییە و زانیاری لەبارەوە دێ. و سەلمانی فارسی ڕەزا ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ فەرمێ بەڵێ پێغەمبەرەکەمان هەموو شتێکی دینی پێوتین، تەنانەت ئادابەکانی چوونە سەر ئاویشی پێوتین. پێغەمبەرێک عەلەیهی السەڵات وەسەلام لێ نەگەڕێت کە تۆ تەنانەت ئادابەکانی سەر ئاو فێر ببی، یعنی دوای ئەوەی کە بڕواتەوە تۆ نەزانی چۆن سەر ئاو بکەیت، نەزانی چی سونەتە، ئەکرێت فێری مەنهەجەکەیت نەکا و بگەڕێتەوە بۆ لای پەروەردگار و فێری عەقیدەیەکی پاک و جوانت نەکا. ئەکرێ ئەم دینە غامزیەکی تێدا بێ لە دوای ئەم غامزیانە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بڕواتەوە هەروە بۆ جێبێڵێ وەکو خەڵکانی ئێستا بەو شێوازاڵێن. نابین خەڵکێک ئیدعای منهجی خۆی کات لەوەی کە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەمانەی جێڵاو و میڕوها کەما جاءت، هەر وەکو خۆی بە کوێرانە لە ئەسما و صفاتی پەروەردگارە سبحانه وتعالى لە عەقیدەی پەروەردگارە سبحانه وتعالى لە منهجی جوانی پێغەمبەری خوای عەلەیهی السەڵات وەسەلام بەڵێ کوێرانە پێیا بڕۆ لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. ئێمە خیانەتە تۆی دەیتە پاڵی پێغەمبەرەکەت عەلەیهی السەڵات وەسەلام و ئاگاشت لە خۆت نییە. بەڵکو پێغەمبەرەکەمان عەلەیهی السەڵات وەسەلام هاتە ناو دینەوە، هات بە پێغەمبەرایەتی و پەروەردگار سبحانه وتعالى ناردی بۆ ئەم ئومەتە و نەشی گەڕاندەوە بۆ لای پەروەردگار سبحانه وتعالى نەیگەڕایەوە بۆ لای خۆی تا و کاتێک کە بە جوانی دینەکەی فێرکردی بۆیە کۆتا وشەکە دابەزی وشەی اليوم أكملت لكم دينكم و پەروەردگارمان سبحانه وتعالى لە حەجەت الوداعدا و پێغەمبەری خوای عەلەیهی السەڵات وەسەلام نارد و کامل و تەواوی. ئەم دینە کامل و تەواو هەموو شتێکی بە جوانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بۆ ئێمە ڕوون کردوێتەوە. من و تۆیەکی موسڵمان هەموو شتێک ئەزانین. بۆیە ئیبن مەسعود ڕەزا ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت بە ئەهلی نەهەڕەوانی فەرمووەت و ڕەبولیان کە ئێوە بەڕاستی وا ئەبینم لەو کەسانە بن کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی یەقرؤون القورئان لا یجاوز حەناجرهم، لەسەر چی؟ لەسەرەوەی شتێکی کەمی بچووکیان دروست کردبوو بە عەقڵی خۆیان و چاکەشیان کردبوو بە عەقڵی خۆیان، بەردیاندا نابوو کەسێکی گەورەیان ئەیوت هەللوا 100 كبروا 100 حمدوا 100، يعني حمد الله سبحانه وتعالى، حمدی پەروەردگار بکەن 100 داناوانی 100 بەردیان لە بەردەسا بوو دانەدانە دایان ناو سەدەکەیان تەواوە کرد، پاشان ئەیوت 100 جاری تر الله ئەکبەر بکەن 100 جار لا إله إلا الله بکەن و بەدوایان نایان کرد. کاتێکی ابن مەسعود ڕەزا ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت بینینی کە کارێکی ئاوایان کردووە فەرمی بەڕاستی هێشتا جلوبەرجی پێغەمبەرەکەتان زەرد نەبووە یا دینەکەیتان بووە، وتیان بووە کارێکی خراپان کردووە. بەڵێ کارێکی خراپتان کردووە، زیادەتان لە دینا هێناوە، ئێوە چاکەکانتان مەژمێرن بەڵکو خراپەکانتان بژمێرن. کەوابێ من و تۆی موسڵمان ئەبێ لەوە تێبگەین بە جوانی ئەم دینە کامڵ و تەواوە و ئەم دینە پێغەمبەرەکەمان عەلەیهی السەڵات وەسەلام جێی نەهێڵا ئیلا بە کامڵی و بە جوانی سەحابەی تێگەیان و سەحابەش کەسانێکی دیندار و بەخوا سوڵحاو بوون، هەمووی بە جوانی بە ئێمە هەنگەیان، هەر هەموو دینەکەیان بە جوانی بە ئێمە هەنگەیان ئەمانەتە. و لە دوای ئەویشەوە تابعین و لە دوای ئەویشەوە تابعی تابعین و پاشان علەمای ئەم دینە. تۆیەکی موسڵمان ئەگەر بتەوێ بچیتە ناو بەهەشتەوە بەما چیتە ناو بەهەشت؟ والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه.
سابقون الأولون كمهاجر وأنصار بون ئەمانە بەڕاستی دینەکەی پێغەمبەری خوایان عليه الصلاة والسلام وەک خۆی تێگەیشتن وەک خۆی ئەدا کرد و لە دوای خۆشیانەوە بە تابعینیان وت لە دوای خۆیانەوە تابعینیش بە تابعی تابعینی وت و پەروەردگار ئەمەی کردە شیعارێکی گەورە بۆ ئێمەی مسلمان کە ئەگەر ئەمانەوێت پەروەردگار لێمان ڕازی بێ سبحانه وتعالى ئەوە وا لێمان ڕازیە بێ کە ئێمە شوێنی ئەوان بکەین چونکە سەحابە دینەکەیان وەک خۆی ئەدا کرد بەو شێوازەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ویستی لە عەقیدەدا بەڵێ لە عەقیدەدا وەکو خۆی ئەدایان کرد لە سلوکدا بەڵێ لە سلوکدا وەکو خۆی ئەدایان کرد لە منهەجدا بەڵێ لە منهەجدا وەکو خۆی ئەو شێوازەی کە پەروەردگار سبحانه وتعالى ئەیەوێت و پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەیەوێت بەو شێوازە ئەدایان کرد و پاشانیش تابعینیان لە دوای خۆیانەوە فێر کرد و ئەوانیش جیل بە جیل و دەم بەدەم بە کتابەکانیان گەیاندیان بە ئێمە الحەمدولillah ئێستا ئێمەیەک کە بمانەوێت پەروەردگار لێمان ڕازی بێت بەچی لێمان ڕازیە بێت بەوەی کە ئێمە شوێنی ئەوان بکەین والذین اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا ئەوانی کە بە جوانی شوێنی هاوڵانەکەەوە ڕزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێ بێ ئەمانە پەروەردگار سبحانه وتعالى لیان ڕازیە بێت ئەمانە الله سبحانه وتعالى یان خاتە ناو بەهەشتە و ناز و نیعمەتی خۆی ئەڕژێنە بەسەریان کەوابێ ئێمە بە دەستگرتنمان بە سنەتی ڕەسوڵ الله وە کە لە سەحابەوە پێمان گەیشتووە پەروەردگار لێمان ڕازیە بێت نەک بە عەقڵ نەک بە حیزبایەتی نەک بە گروپ پێنە نەک بە شیعاری گەورە ئەوەی کە لێت ڕازیە بێ پەروەردگار سبحانه وتعالى بە دەستگرتنتە بە سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەگەر ئێوە بەڕاستی ئیدعای ئەوەکەن کە پێغەمبەری خواتان خۆشەوێ عليه الصلاة والسلام و پەروەردگارتان خۆشەوێ عليه الصلاة والسلام شوێنی پێغەمبەری خوا بکەون پەروەردگار خۆی فەرمێ قل إن كنتم تحبون الله ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ و ئیدعای ئەوەکەن کە خواتان خۆش بوێ شەرتی خۆشویستنی پەروەردگار ئەوەیە کە شوێنی پێغەمبەری خوا بکەون عليه الصلاة والسلام کە ئێوە شوێن پێغەمبەری خوا کەوتن عليه الصلاة والسلام يحببكم الله ويغفر لكم ذنوبكم ئەگەر ئێوە ڕاست ئەکەن و بەڕاستی ئەڵێن ئێمە خوامان خۆشەوێ بەڕاستی ئەڵێن ئێمە موسڵمانین بەڕاستی ئەڵێن ئێمە دینی ئیسلام تاجی سەرمانە و ڕازیم پێ ئەو شوێنی پێغەمبەری خوا بکەون عليه الصلاة والسلام خەڵکێک ئێستا ئیدعای ئەوەیە کات بەڵام لە هەمان کاتیش کە پێی ئەڵێیت کاکە ئەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەو شێوازەی فەرمووە شوێنی بکەوە پێی ڕازی نابێت پێی ڕازی نابێت ڕەدی ئەکاتەوە دەیان عوذر بۆ خۆی ئەهێنێتەوە کە ئەمە پەروەردگارمان سبحانه وتعالى پێی ڕازی نییە بۆیە تۆ ئەگەر تێ پەروەردگار خۆشی بوێیت و لێت ڕازی بێ و لە گوناهت خۆش بێ و بیسەلمێنی کە پەروەردگار خۆش بیستووە سبحانه وتعالى ئەوە شوێنی پێغەمبەری خوا بکەوە عليه الصلاة والسلام وەکو سەحابە ڕزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێبێت هەموویان شوێنی پێغەمبەری خوا کەوتن عليه الصلاة والسلام بۆیە لە ئەهلی نەهڕەوان لە دوایەوەی کە زیادەیان لە دینی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هێنا بوویە هۆکاری گومڕابوونیان بوویە هۆکاری سەر لێ شێواویان بوویە هۆکاری ئەوەی ببنە تاقم و گروپێک لە گروپە هەرە گومڕاکانی ناو ئیسلام کە خەواریجن بۆیە عەمری کوڕی سەلەمەی کوفی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ فەرمێ وەڵڵاهی کاتێک کە گوێم لێ بوو ئیبن مەسعود بەو تاقم و گروپە يعني ئەو جەماعەتەی فەرموو کە بەڕاستی کارێکی خراپتان کردو و زیادەتان لە دینە هێناوە بن ئەمە گومان ئەەکەم بۆ ببێتە هۆکاری دەرچوونتان يعني گومڕابوونتان و سەر لێ شێواوتان سەر لێ شێواویتان عەمری کوڕی سەلەمەی کوفیە فەرمێ ڕائینا عامەتە ئولایکە الحلق يطاعنون يوم النهروان مع الخوارج أفرمي والله بینیمان کە زۆرێک لە ئەوانەی بەڵکو هەموو ئەوانەی کە لە ناو حەلقەکەدا بەشدار بوون و ئیبن مەسعود فەرمووی بەڕاستیەوە بەرەو گومڕایی ئەچن بەرەو هیلاکی ئەچن چونکە زیادەیان هێناوەتە ناو دین ئەفەرمێ هەر هەموویان بینیمان کە تیریان تێگرتین و طعنیان لێگرتین و دوژمنایەتیان نەکردین و لە ئەهلی نەهڕەوان یعنی لە کاتی نەهڕەوان کە لە ڕیزی خەواریجدا بوون پەنا بەخوای گەورە وابێ برا خۆشەویستەکان دەستگرتن بە سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە ڕۆژگاری پڕفیتنەدا ئەبێتە هۆکاری نەجاتبوونت لە فیتنە
چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی هەرگیز گومڕا نابن ئەگەر بێت و دەست بەم دوو شتەوە بگرن کە قورئانی پەروەردگارە سوبحانەهو وتەعالە و کەلامی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام وپەروەردگاریشمان سبحانه وتعالى فرمێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول أي أواني كي إيمانتان هێناوە گوێڕایەڵی خوا و پێغەمبەرەکەی بکەن عەلەیهی الصلاة والسلام گوێڕایەڵی خوا و پێغەمبەرەکەی بکەن عەلەیهی الصلاة والسلام عطاء کوڕی ئەبی ڕەباح أفرمێت ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت طاعة الله اتباع كتابه وطاعة الرسول اتباع سنته گوێڕایەڵی يعني تفسير أو آياتك يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول أفرميت طاعة الله اتباع كتابه شكوتني القرآن مباركة كذا بزيو لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه قم رأي بيوانية بهيت شوازك وهيت كسجنات وانا زرري بيجينا وهيت كسجنات وانا بيجوري وكلامي پروردگار سبحانه وتعالى أما بكنا برنامج يعني خوتان ودستي بيو بقرن وشويني بكون وطاعتي پیغمبر عليه الصلاة والسلام شوين كوتني سنة كانت شوين كوتني أمر كانت وهمو أوفر ما يشتانيك سردر الشوامان عليه الصلاة والسلام بو أمتكي بجيه الله وكميراتي كي قولي بروفي مسلمان أقر بيتو شوين پیغمبری خواب كوي عليه الصلاة والسلام بو شوازيك پەروەردگار سبحانه وتعالى بۆی داناوە بۆ شێوازەی کە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دیاری کردووە بۆی بەڕاستی گومڕا نابێ بە هیلاکدا ناچێت بەڵام کاتێکە من و تۆیەکی مسلمان هاتین و عەقڵکاریمان لە دینا کرد لە عەقیدەدا عەقڵکاریمان کرد لە مەنهەجدا عەقڵکاریمان کرد و لە ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام و لە ئەمرەکانی پەروەردگار و پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام و لە ئەحادیثی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام بەعەقڵی خۆمان لێکدانەوەمان بۆ کرد و بەویستی خۆمان ڕەتمان کردەوە و تەضعیفمان کرد ئەو کاتە گومڕابی ئەو کاتە بە هیلاکدا ئەچێت بۆیە من و تۆی مسلمان بەڕاستی گرنگە لە ڕۆژگاری پڕ فیتنەدا دەستگرتوویەکی تند بین بە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام بۆیە خۆی فەرمووی عەضوا عەلەیها بالنەواجذ تمسكوا بها وعضوا عليها بالنواجذ أم سنتي پیغمبری خوا علیه الصلاة والسلام ئەیوێت بەڕاستی بەردەوام دوعا بکەیت بەوەی کە پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام چۆنی جێیەوە ئاوا پەروەردگار لەسەری بجێ پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام چۆنی ئەمر کردووە ئاوا پەروەردگار نەتکا بەسەرتا و دەستی پێوە بگری بۆی کە گوڕا نەبی ئەفەرمێ بە دانەخڕێکەتان تون قەپی پێ ئەمە بەلاغەتە ئەمە بۆ ئەوەیە کە تۆ تێبگەی ئەم سنەتە لە ڕۆژگاری پڕ فیتنەدا ئەبێ تون دەستی پێوەبووی و بە هەوەنتە سەیری نەکەیت و پەروەردگار کە منەتی کرد بەسەرتا و سنەتی پێ نەساندیت و هیدایەتی دای بۆی بە گەورەی زانی و بە نیعمەتێکی وای بزانی کە بەردەوام دوعا بکەیت کە پەروەردگار لەسەرتی لا نەبات سبحانه وتعالى بۆیە خۆشەویستەکانم ئەمڕۆ خەڵکێکی زۆر ئیدعای ڕاستەتی منهەجی خۆی ئەکات لە غەیری منهەجی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام خەڵکێک بینی منهجێکی داناوە و ڕێبازێکی داناوە هەمووی 50 ساڵ خەڵکێکە بینی 100 ساڵ خەڵکێک بینی منهجێکی داناوە و ئیدعای ئەکات لەوەی کە ئەمە منهجی ڕاستی ڕەسوڵ اللهە صلى الله عليه وسلم لە کاتێکە ئەیبینی ئەو منهج و ڕێبازە هەمووی 200 ساڵە دامەزرا 300 ساڵە دامەزراوە و ماوەیەک و چەند قەڕن لە دوای قەڕنە مبارەک و پیرۆزەکانەوە و قەڕنە خەیرەکەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام وەصفی کردو دانرا من چۆن بزانم منهجە حەقە لە کاتێکا سەحابە لەسەری نەبوو چۆن نەحەقی من ئەگریت بەوەی کە من دەست بەم منهجەوە بگرم لە کاتێکا ئەمە منهجی پێغەمبەری خوا نەبووە و منهجی سێ قەڕنە باشەکە نەبووە ئێوتمان پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی خير الناس قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم باشتريني قرنكان وباشتريني السدكان أو سديك وباشان أواني كبدواي من دادين وباشان أواني كلدواي أوان ودين كبدواي من دادين كسي قرنك واتسي 100 صال لدواي 100 صال لهاتني بيغمبري عليه الصلاة والسلام يا خلتي هي لدواي أو منهج برنامجي شيدانا وجياواز لا منهج بيغمبري خوا منهج برنامجي بيغمبري خوا عليه الصلاة والسلام يتو چون بمن الله منهج برنامجي راسته
و هەمان مەنهەج و بەرنامەیە کە پێغەمبەری خوا لەسەر بۆ بۆ مام بسلمێنن ئەگەر ڕاستە بۆ مام بسلمێنن کە سەحابە وەکو تۆ بوون وەکو بەرنامە و مەنهەجەکەی تۆ بوون ئێگەر وانییە بۆ خەڵکی ڕوون کەرەوە بڵێ ئەمە مەنهەج و بەرنامەی سەحابە نیە ڕەزا ڕەحمەتی خوای گەورەیان لێ بەڵام تەدلیسەکەن ناڕاستیەتی ئەڵێن بۆ ئەوەی کە خەڵکێک شوێنیان کرد ئەگەر نا پەروەردگار سبحانه وتعالى فەرمووی فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا ئەو کەسەی کە بیەوێ هیدایەت وەربگرێ و لە عەذاب دوور بێ و لەسەر ڕێبازی حەق بێ مەرجی ئەوەیە آمنوا بمثل ما آمنتم به أي الصحابة أي پیغمبر خوا عليه الصلاة والسلام فإن آمنوا أي الذين جاءوا من بعده ئەوانەی کە دێن لە دوای ئێوەوە مەرجیان ئەوەیە بۆ ئەوەی هیدایەت وەربگرن آمنوا بمثل ما آمنتم ئیمان بێنن یا ئیمانیان هێنا بەوەی کە ئێوە ئیمانتان پێی هێناوە ئەو کەسە هیدایەتەوە کەوابێ منێک بۆ ئەوەی کە بمەوێ هیدایەت وەربگرم مەرجەکەم ئەوەیە کە ئیمان بێنم بەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەری بوو لە هەموو شتێکدا لە عەقیدەیدا لە مەنهەج و سلووکیدا اینجاکو من کەسێکم بەڕاستی لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆیە خۆشەویستەکانم با شیعارات نەتان خەڵەتێن ڕۆژگاری پڕ فیتنە بەداخەوە زۆرێکی شیعاراتە خەڵکی خەڵەتێن زۆرێکی شیعاراتە خەڵکی خەڵەتێن خەڵکێکی دیعایە وەکە کە تاکە مەنهەج کە ئەو لە بێتی مەنهەجی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام ئادی وەرە پێمان بڵێ ئەوەی کە تۆ کردوتە با پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەبی پێ کردبێت خەڵکێک لە عەقیدەیدا جا عەقیدە بە هەر سیاقەکەیەوە لە ڕوبوبیەتدا لە ئولوهیەتدا لە ئەسما و صیفاتدا ئیدعایە وەکە کە مەنهەجی ئەو ڕێکە پێڵێن ئادی وەرە بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو ئەوەی کردووە کە تۆ کردوتە پێڵین لە ڕوبوبیەتدا پەروەردگارمان سبحانه وتعالى ئەوەی لێمان ئەوێ لە ڕێگەی پێغەمبەرەکەمان و عەلەیهی سەڵات وسەلام ئادەی بزانین ئەوەی کە تۆ ئەیکەیت بەو شێوازیە نەخێر تۆ جیاوازی تۆ تەنها هاوار لە پەروەردگارەکەی لە ئولوهیەتدا تۆ عیبادەت تەنها بۆ پەروەردگارە و عیبادەت بۆ غەیری پەروەردگاری سەر تۆ لە ڕوبوبیەتدا تەواو عەقیدەت بە پەروەردگارە سبحانه وتعالى باوەڕت وایە کە تەنها ئەو مدەبیڕە باوەڕت وایە کە تەنها ئەو کار و کردەوەکان بەجێکە هەموو کار و کردەوەی بەویستەوە بەدەستی ئەوە ئێوە باوەڕی وانە باوەڕی وایە ئەم کەونە قوتبی هەیە و هەر قوتبەی بە کەسێک دراوە ئەکسپێراوە ئەگەر ئەو نەی بابڕێەوە گای لێ یا سەرێکدا تێکە چێت من تۆ باوەڕمان وایە نەک ئەم زەویە بەڵکو هەموو دنیا بەشت و پەروەردگارمانە کە نابێت و نادات و بەردەوام چاوی لێت و ئەی پارێزێ و هەموو کار و کردەوەکان بە ویستی ئەو باوەڕی وانە لە کاتێکدا ئەڵێ مەنهەجی پێغەمبەری خوا وایە عەلەیهی سەڵات وسەلام ئێمەڵین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە قورئانیش و لە حەدیثیشدا بە چەندین شێوە سپێری کردین کە پێچەوانی فیعلەکەی لە ئولوهیەتدا بە هەمان شێوە لە ئەسما و صیفاتدا کە ئێستا خەڵکانێک هاتوون و زیندوو بوونەتەوە لەوەی کە خۆیان پێ ڕاستە و ئەهلی سونەعیان پێ هەڵەیە و پێ مجەسیمەیە باوەڕیان وایە کە ئەسما و صیفاتی پەروەردگار ئەوەی پێغەمبەری خوا تێگەیشتووە لێ ئەوەی کە سەحابە لێی تێگەیشتووە هەڵەیە وا خۆشیان بەڕاستان تۆ پێی هەڵێ ئادێ وەرە بێم بڵێ بزانم چی لەوەی کە تۆ عەقیدەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەری بووە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێبێ لەسەری بووە و ئەو عەقیدەی کە تۆ ئیدعای بۆ ئەەکەیت هەمان عەقیدەی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەناو و وەصیفەت و بەعەمەلیەوە بە ئیعتیقادیەوە لە کاتێکا سەیرەکەی نەخێر ئەو لە کەسێکەوە هێناوێتی 300 ساڵ بەدواوە لە دوای هاتنی سێجیلە مبارەکەکە یعنی 300 ساڵ لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتووە ێ باشە من دەست بە ڕێباز و ڕێڕە و عەقیدەی پێغەمبەرەکەمەوە بگرم عەلەیهی سەڵات وسەلام و سەحابەوە بگرم عەلەیهی سەڵات وسەلام یا یەکسەر باز لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ 100 ساڵ دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ڕێبازێک هەڵبژێرم کە ڕێبازی ئەو نییە ئایا من لە ڕۆژی قیامەتدا لەسەر ئەفعالی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زیندوو ئەکرێمەوە و پاداشت و سزام پێ ئەدرێت یا لەسەرەوەی کەسێک بێت لە دوای 300 ساڵ 400 ساڵ 500 ساڵ وبەڵکو 600 و 700 و 1000 ساڵ لە دوای هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەقیدەیەک دابنێ ڕێبازێک دابنێ حیزبێک دابنێ جەماعەتێک دابنێ و لەسەر ئەوە بڕوات و منیش ملزم کا بەوەی کە ئەگەر شوێنی نەکەوم گومڕا گومڕا خۆتی
لەبەرەوەی کە پەروەردگارمان سبحانه وتعالى فەرمی فەئین ئامنوا بمثل ما آمنتم ئەگەر ئیمان بێنن بەو شێوازەی کە ئیمانیان هێناوە ئێوە ئیمانتان هێناوە ئەگەر ئیمان بێنن بەو شێوازەی کە ئێوە ئیمانتان هێناوە فقد اهتدوا ئەوە بەڕاستی هیدایەتیان وەرگرتووە. بۆیە خۆشەویستەکان ضرور و گرنگە بەڕاستی وەکو وتم ئینسان بە شیعارات نەخەڵێت. خەڵکێکی زۆر کە لەم عەسرەدا عەسری پڕفتنەیە و عەسری تەسەدورە و عەسری خۆنیشاندانە دێت و قسە ئەکات لەسەرەوەی کە تەنها منهەج و عەقیدەی من ڕاست. جاری وا هەیە یەک نەفەر باوەڕی وایە ئوممەتێک کافرە بە عولەماکانیەوە بە زاناکانیەوە تاک و تابعی ناوەستێ هەموویان کافرەکات و جاری وا هەیە باوەڕیان وایە کە بڕێکیش لە سەحابە کافرە پەنا بەخوای گەورە بەڵام ناوێرن دەری بخەن. یەک نەفەر کە دێت و سەیری ئەەکەی سەیرەکەی عەرەبی تەواو سەیرەکەی شارەزایی لە قورئاندا نییە نازانێت قورئان بخوێنێتەوە نازانێت وەسفێکی جوان و ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەحادیثەکان پێی هاتووە نازانێت بیخوێنێتەوە بەڵام لە هەمان کاتا دێت و خۆی بەڕاستدا ئوممەتێک کافرە. خەڵکێکی تر دێت باوەڕی وایە کە ئەسڵەن ئەحادیث هەر پێویست ناکە لای بۆ بکەیتەوە پێویست ناکە سەیری پێی لەبەرەوەی ئەژیانی عەرەبە و خەڵکێک ناوێتی و ڕاست نییە و ضەعیفە و بەڵکو ئێمە تەنها قورئانمان بەسە و لە قورئاندا بەرنامەیەکی کامل و تەواو و پێویستمان بە غەیری قورئان نییە. لە کاتێکدا عولەما فەرموون ئەم دینە دوو باڵی هەیە قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە مجملەکەی قورئان هاتووە و تەفسیلەکەشی لە ئەحادیثی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو دێت و هەموو قورئانت بۆ ڕەفز هەموو ئەحادیثت بۆ ڕەفز دەکاتەوە و خۆشی بەڕاست دانی و غەیری خۆشی بە گومڕا دانی. لە کاتێکدا ئەمە دەما و دەم لە پێشەوایانمان و لە زانایانمان و بەڵکو لە کتوبیشدا نووسراوەتەوە کە ئەحادیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەستگرتن پێیەوە وەکەی نەجات بوون و خەڵکانێکی تر ئەحزاب دانی قەناعەتی وایە کە حیزبەکەی ئەو کە حیزبی نەجاتە و شوێنی نەکەوی تۆ بەرەو گومڕاچوون گومڕابوون ڕۆکی و لە خوارەوە پێیدا هەتاکو ئەوەی کە تۆ یەکی موسڵمان ئەبینی ڕۆژانەشتی سەیرسەی خەڵکێکە بینی چەند ڕۆژ یا ڕۆژێک لە ڕۆژان بۆنیان مەنهەجەی کردووە ئێستا خۆی لێبەری ئەکات و ئەڵێ کە من تەوبە ئەکەم لەو مەنهەجە پاکی کە پێشتر لەسەری بووە و خۆی ئەڵێ گومڕایە و تەوبە ئەکات لێ لە کاتێکدا ئەڵێ عەقیدەکەشم هەمان عەقیدەیە ئەی لەکوێدا تۆ خلافت لەگەڵ ئەم مەنهەجە پاکەدا هەیە تەنها بۆ خۆ نواندن نەبێ و تەنها بۆ ئەوە نەبێت کە تۆ یەک خۆتی پێتە سەدوکەیت و گەیتە پێشەوە. بۆیە خۆشەویستەکانم لەو ڕوویەکەوە سەیریەکەی بەداخەوە لەم ڕۆژگارەدا خەڵکێکی زۆر دەستت بۆ ڕاکێشێ و وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی لەسەر ڕێچکەکاندا شەیطانێک هەیە و قولابێکی پێیە و هەڵی ئەدات بۆ ئەوەی کە تۆیەکی موسڵمانی مولتەزیم بە دینەوە و خۆشەویست بۆ قورئان و سونەت بگرێت و لەگەڵ خۆیدا ببە ئەگەر تۆ ئاگادار نەبیت و ئەگەر تۆ زۆر هەوڵ نەدەیت و ئەگەر تۆ بەڕاستی لە سونەتی ڕەسوڵ الله عەلەیهی السەڵات وەسەلام شارەزا نەبیت بەڕاستی مەوجەکان دێن و قولاپەکان دێن و لەگەڵ خۆیاندا ئەتبەن ئەگەر ئاگادار نەبیت. بۆیە بەڕاستی ضرور و گرنگە موسڵمان زۆر ئاگاداری خۆی بێت. تۆ منهەجێکی پاک و جوانت بۆ هاتووە تۆ ڕێبازێکی جوانت بۆ هاتووە تۆ پەروەردگار وعدی داوە کە ئەم دینە بپارێزێ و پاراستوشێتی و خەڵکانێکیش بەردەوام دینە جوانەکەیان بە تۆ نیشان داوە بۆ تۆیەکی موسڵمان خۆت بخەڵەتێنی بەوەی کە شوێنی ڕێچکەکان بکەوی بۆ تۆیەکی موسڵمان خۆت بخەڵەتێنی بەوەی کە لەخوا نزیکە بیتەوە شوێنی ڕێچکەکان بکەوی ئینسان بە پێچاوپێچدا بڕوازوو ئەگات یا ئەوەی کە بەڕێگە ڕاستەکەدا بڕوات. بێشەک و گومان ئەگەر ئینسان بە ڕێگەی ڕاستدا بڕوات زۆر ئەولاتە و زۆر زووتر بەرەو خاڵی مەبەست و کۆتایی ئەڕوات و ئەگات. وێ خۆشەویستەکان نامەوێت زۆر کاتتان بگرم بەڵام بەڕاستی ئەم ڕۆژگارە ڕۆژگاری ئەوەیە کە ئینسان خۆی بپارێزێت لە گومڕابوون
ئەگەر لە هەر ڕوویەکەوە بتەوێ تۆ ئەتوانی خۆت دەربخەیت. ئەمڕۆ خی گەورە پەنامان بداتوانم من لای بکەمەوە و دەست بکەمە قسەکردن وە کۆمەڵێک حەدیث بێن و طعنی لێ بدەم و ئەمیان بڵێم ضعیفە ئەویان بڵێم ئەو مەبەستێتی و بۆ شێوازە ئەو خەڵکێک چەقڵم لێدات، خەڵکێک دەخۆشیم لێکات، تەنانەت لە مولحیدەکان پیاما هەڵ ئەدەن بەڕاستی فکرەیەکی مانت هەیە، بەڕاستی مێشکت کراوەیە، بەڕاستی لەو چوارچێوە کۆنەپەرستیە هاتوویتەتە دەرەوە و تۆ بەرەو کرانەوە هاتوویت و ئەوەتانی ئەلحەمدولیلا نزیک بوویتەتەوە و لەگەڵ سەردەم و تەکنۆلۆژیادا ئەڕۆیت. بەڵام دەستخۆشی خەڵکی چی؟ بەڵام فەرینی خەڵکی چی؟ پیاهەڵدانی خەڵکی چی؟ گرنگە ئینسان بۆ قیامەتی سەرفرازیە و بۆ دنیاشی بەخوا ئەوەیە کە دەست بە سنەتی پێغەمبەری خوا بگرێ عەلەیهی السەڵات وەسەلام. الاعتصام بالسنة نجاة، دەستگرتن بە سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی السەڵات وەسەلام هۆکاری سەرفرازیە لە دنیا و لە قیامەت بەخوا و بە تایبەتیش لە قیامەت خەڵکێکی زۆر زۆر بە هیلاک داڕوات بەهۆی ئافرینەوە، بەهۆی دەستخۆشیەوە، بەهۆی پیاهەڵدانەوە. با من توی مسلمان لەوانە نەبین، بەڵکو ئەوەی کە گرنگە ڕۆژانە دوعا بکەین و خۆشمان هەوڵ بدەین و لە زانستەکەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بۆ خۆمان هەڵبچنین و بیخێنە ناو دڵمانەوە بۆ ئەوەی کە بەڕاستی بە شێوازێکی جوان کردەوەی پێ بکەین تاکو لە گومڕابوون نەجاتمان بێت. دوعا بکەین ڕۆژانە و هەوڵ بدەین کتۆبەکان بخوێن و خۆمان شارەزا بکەین لە قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و عەقیدەیەکی جوان و پاک فێر ببین بۆ ئەوەی کە خەڵکێک گومڕامان نەکات. بەداخەوە گومڕابوونی زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ نەزانینیەتی، تەنانەت گەنجانی ئاهلی سوننەش گەنجێکە خی گەورە ئەیباتەوە سەر فیتڕەتەکەی فیتڕەتە پاکەی خۆی و فەنا بەخوای گەورە عاقڵ نابێ و بەڵکو تەمەڵی وای لێکات کە نەخوێنێت و شارەزانە بێت لە عەقیدە و لە مەنهەجی ڕەسوڵ الله عەلەیهی السەڵات وەسەلام ماوەیەک لەسەری ئەبێت و دوای ئەوە مەوجێک دێت و شەکۆلێک دێت دەیبات. بەڵام هەموو کاتێک ئەوانەی کە فێر ئەبن لە عەقیدە، فێر ئەبن لە مەنهەج و سلووکیشیان جوانە و ڕەفتاریان جوانە و لەفز و کەلامیان شیرینە و کردەوە و ڕەفتاریان وەک کردەوە و ڕەفتاری سەحابە و پێغەمبەری خوای عەلەیهی السەڵات وەسەلام نەجاتیانە بێت. خوای گەورەی ئێمە لەوانە بگێڕێت. هەموو جارێک و هەموو ناوبەناوێک مەوجێک دێت و شەپۆلێک دێت و کۆمەڵێک وڵاتی پێوەیە و کۆمەڵێک تۆڕی پێوەیە و کۆمەڵێک خەڵک لەگەڵ خۆی دابات. تۆی مسلمانی ئاهلی سنە پێویستە کاتی هێندە خۆت پڕچەک کردبێت بە قورئان و سنەت و عەقیدەیەکی صەحیح کە شەپۆلەکان هات تۆ زۆر بەهێزبی و شەپۆلەکان نەدبات هەرچەندە شەپۆلەکانی بەهێز بن تۆ لەوان بەهێزتر بی. ئەگەر نا بەخوا خۆشەویستەکەم فیتەکان زۆرن و ئەتبەن لەگەڵ خۆیاندا و گرنگی دەستگرتن سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی السەڵات وەسەلام هۆکاری نەجاتبوونتە لە قیامەتدا و مێشکیشت سافەکە و تۆ کەسێکی مشەوەش و کەسێکی یعنی مذەبذەب نابی. ئەگەر تۆ دەست بە سنەتی ڕەسوڵ الله بگری عەلەیهی السەڵات وەسەلام لەو کاتەدا خەڵکێک کە قسە ئەکات و وتاف هەڵێتەوە وتافی لار و قەوچ بەخوا تۆ گاڵتت بە عەقڵی دێ. خەڵکێک ئەبینی لەسەر هەندێ شت قسە ئەکات کە تۆ شارەزاییکی کەمت لە قورئان و سنەت هەیە گاڵتت بە عەقڵی دێ. ئەم چەند ڕۆژەی پێشوو لە قوربانیکردن کابرایەکی داماوم بینی قسە لەسەر قوربانیەکە ئەڵێ پارەکانتان بە خەسار مەدەن و ئەو هەموو حەیوانە جوانە لە ناو مەدەن و سەر مەبڕن، پێویست ناکات پارەکانتان بە فەقیر وەژدار بدەن. لە هیچ شوێنێکی دیندا ئەڵێ سەر قوربانیکردن و سەربڕین نییە. ئەی داما و تۆ ئەوەندە گومڕاییەکەت زۆرە تەنانەت ئاگات لە قورئانیش نییە. فلما أسلم وتله للجبين وناديناه أي يا إبراهيم قد صدقت الرؤيا. سەد ڕاست کرد و لەو کاتە ویستە ئیسماعیل سەر ببڕی ئەمرەکەی پەروەردگار خەریک و بێنیتە جێ و بەڵکو برتەوە و ئەمرەکەی پەروەردگار دێنایە جێ و فەدەیناه بذبح عظیم. ئێمە یەک بەرانی گەورەمان بۆ ناردە خوارەوە و بەرانی سەر بڕی و ئەوە بوویە سنەتێکی گەورە بۆ ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام خۆی دوو دانە بەرانی گەورەی سەر بڕی، یەکیان بۆ خۆی و ماڵ منداڵەکەی و ئەویش بۆ ئومەتەکەی و ئەمە بووە سنەتێکی گەورە شیعاری گەورەی ئیسلام لە قورئاندا هەڵگیرساوەوە هەیە، بەڵام کابرا باوەڕی پێ نایە.
کەوابێ گومڕابوون هەر ئەوەندەیەکە دەستپێکی چوویتە ناوی ئیتر دوایەوەتەوە تۆیەکی ملتەزیم بە قورئان و سنەت زەڕور و گرنگە خۆت شارەزا بکەی بە ئاەتەکانی پەروەردگار بە ئەحادیثی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام چەند کتێبێکی جوان لە عەقیدە بخوێنی عەقیدەی صەحیح و چەند کتێبێک لە ڕێباز و مەنهەجی شەوایانی ئەم ئومەتە کە دایان ناوە بە جوانی بۆ خۆت بخوێنی بۆ خۆت شارەزا بکەی بۆی کە خەڵکێک قسەی کرد تۆ بزانی کە بەڕاستی ئەوە کەسێکی داماوە و کەسێکی دواکەوتووە لە عەقلیش و لە عیلمیشدا ئەو کاتە تۆ تێگەی ئەو کابرایە چەندە داماوە بەڵام ئەگەر خۆت شارەزا نەکرد تۆ یەکسەر معجەبیەبی و معجەبی بووی شەپۆلەکانەوە گەورن ئەمیان دێت بڕێک لە مێشکت ئەبا ئەوی تریان دێت بڕێک لە مێشکت ئەشوەرێتەوە ئەوی تریان دێت تەواو ئەچێتە ناو مێشکتەوە تا وای لێ دێت و قەناعەتت بۆ دووسەبێ و شەیطانیش لەولاوە پەمپ دەدا بە هیلاکداوە بۆیە خۆشەویستەکانم لە کۆتاییدا ئەڵێم تاکە نەجاتی ئینسانی موسڵمان وەکو ئیمامی مالیک فەرمووی السنة كسفينة نوح فمن ركبها نجا ومن تخلف عنها غرق سنة رسول الله عليه الصلاة والسلام وەکو کەشتیەکەی نوح ئەوەی کە دەستی پێ بگرێ و سوار ببێت وەک ئەوە وایە سوار کەشتەکەی نوح بوو بێ و بە ئیذنی پەروەردگار لەسەرەوە بڕوا و نەجاتی هەبێت ئەوەشی پشتی تێکا بەخوا پەروەردگار زەرەر ناکاو و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام زەرەر ناکا و ئیسلام زەرەر ناکا بەڵکو تاکە گومڕابوو خۆیەتی وە تۆیەکی موسڵمان زەڕور و گرنگە دەستگرتووبی بە سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی السەڵات وەسەلام بە شێوازێکی واکە هێندە تون دەستی پێوە بگری عەضوا عەلەیها بالنەواجذ بە دانەخڕەکانت تون قەپی پێدا بکەی بۆ ئەوەی هەر شەپۆلێک هات لە خۆیدا نەدبا و لەسەر ڕێباز و سنەتە ڕاستەکە بمێنیتەوە خی گەورە هەموومان موفەقکە و هیدایەتمان بدا بۆ باشترینی ڕێگە و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە و لێمان ڕازی بێ و بە شوێنکەوتەی ڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام حسابمان بکە و موفەقمان بکات بۆ ڕێبازی ڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و موفەقمان بکات بۆ دەستگرتن بە سنەتەکەیەوە و عملکردن پێی و هیدایەتمان بدات بۆ باشترینی ڕێگە کە ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و لەسەری بمانژێنێ و لەسەری زیندوومان بکاتەوە لەو کەسانەمان بگێڕێت لە ڕۆژی قیامەتدا ئەچنە ناو بەهەشتەکەی پەروەردگار سوبحانە وتەعالە و لە بینینی پەروەردگار و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بێبەش نابن آمين والحمد لله رب العالمين وبارك الله فيكم وجزاكم الله خيرا